سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش بێ. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداری ئێوەی ئازیز و خۆشەویست گەشتمەوە. لە باس و خواستی ئەمڕۆماندا باز لە گرنگی ڕاهێنان لە ژیانی مرۆڤدا دەکەین. بزانین ڕاهێنان چییە و چ کاریگەریە بەسەر مرۆڤەوە بەجێ دەهێڵێ. ڕاهێنان لە ژیانی مرۆڤدا چۆن دەتوانێت مرۆڤێکی کامڵ و سەرکەوتوو بنیاد بنێ و لە نەرێنی و بیرکردنەوە نێگەتیفەکان بیپارێزێ. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری زۆر بەڕێز دکتۆر زانە ئەحمەد قەساب، پزیشکی دەرونی و ڕاهێنەری بواری گەشەپێدانی مرۆیی لە پێگەیاندنی سەرکردەم کردو. دکتۆر گیان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. دکتۆر کە ئێمە باز لە گرنگی ڕاهێنانەکەی لە ژیانی مرۆڤدا ڕاهێنان واتە چی؟ مەبەستمانە چی بڵین و چی بە بینەر بڵین؟ سپاس بۆ جەنابەت، دەستخۆشی بەرنامەکەت. ڕاهێنان ئەگە پێناسەیەکی بکەین بریتە لە سێ تەوەری سەرەکی. بریتە لە پێدانی زانیاری، پێدانێکی زانیاری بە بەرامبەرەکەت کە ئەو شتەی ئێوێ بیکات چییە، کردوای نمونەی لەسەر بینەوە. پێدانی زانیاری لەگەڵ گۆڕینی بیرروڕاکانی سەبارەت بەو زانیاریە تا بەم شوازەنێکا بە شازشکە بیکە زائیدەن فێرکردنی کە چۆن بیکە. کەواتە بێ ئەو سێ چەمکەی تا بێ ڕاهێنان تر هەر ڕاهێنانێکە. تر ڕاهێنانەکە لە بواری وەرزشیایەکەوە عایدی ئەمە نییە، یاخود لە بواری پەرەپێدانی توانەکانی مرۆڤە بە تایبەتی بواری سەرکردایەتی. ئەمە چ گرنگیەکی بۆ مرۆڤ هەیە؟ چی فێری مرۆڤەکەوە چه گرنگیەکی هەیە بۆ ژیانی تاکەکان؟ ئاشکرا هەموو مرۆڤێک کە لە دایکە بێ فێری مەجموعەش زۆرەکرێت لە ماڵ و دایکی باوشی هیچ خانەوادەکەی چواردەوری زۆشتی فێرەکەن. هەرێکێک لەمانە ئەگەر بیری لێ بکەیتەوە ڕاهێنانە. هەر لەو کاتێ مناڵ قاچەگرێ پێیەگرێت چەند جارێک هەڵەستێ ئەکەوێ چەند جارێک تەحەدای خۆیە کە ئەمە هەر لێوە دەست پێ بکە ڕاهێنانی فێرەکەی تاوەکو فێرەکەی چۆن نامخوا چۆن جل لەبەرکە وەروها تۆم چێ بۆ مەکتەب چۆن سایبکەمانە هەمووی ڕاهێنان. بەڵام کۆمەڵێک ڕاهێنان هەیە کە لە ژیانی مرۆڤە نە لە مەکتەبەی خوێنێ نە لە ڕەوزەی خوێنێ نە لە زانکۆی خوێنە نە لە پەیمانگا بەداخەوە. ئێمە لە مەکتەبەکان زۆر ئیتیمان بە شیمیا و فیزیا و ئاهوری جوگرافیە دەین. ڕاستە ئەمانە گرنگن، بەڵام کۆمەڵێک ئەمانە ئینسانێکمان بۆ دروستەکەن کە زانابن لەو بوارەیە، بەڵام مرۆڤێکمان بۆ دروست ناکەن پێی بڵێن چۆن مامەڵە لەگەڵ بەرامبەرەکەت کە لەگەڵ کێشە چۆن تەعاملکە. باشە لەگەڵ ئەو کەسانەی کە معقدن چۆن تەعاملکە، لەگەڵ ئەو کەسانەی کە ئاسایین چۆن مامەڵە بکە. کاتێک کە تۆ ئیشێکی خۆتەکەی ڕێکخراوێک تێ دەستگایەک تێ دوکانێک تێ هەر ئیشێک تێ چۆن لەگەڵ کەسەکانی لەگەڵ تا ئیشەکەت مامەڵە بکەی. کەواتە ڕاهێنان فێرتەکە ئەو چۆنیەتیە چۆن بێ. ئەمە کە لەو نەمەکتە فێرەبینە لە هیچ شتێک کە بەداخەوە. کەواتە ڕاهێنان ئیشی ئەوەیە ئەو مرۆڤ فێر بکە لە ئاستێکەوە بیبا بۆ ئاستێکی تر، بەڵام بە کواڵیتێکی بەرز. ئەوە یەکێکە لە ئیشە سەرێشەکانی ڕاهێنان. ئەم گۆڕانکاریانە چۆن هەست پێ ئەەکەین لە ژیانی تاکێکدا کاتێکە ئەی خەینە بەر ڕاهێنانەوە و ڕاهێنانی پێ ئەەکەین چۆن ئەم گۆڕانکاریە ئەبینین و هەست پێ ئەکرێت؟ خۆی گۆڕانکاری لە مرۆڤ جەناب تەزانی کاتێکی زۆریەوێ. هەر تۆ مناڵێک فێری دارە دووداری بکە زۆر زۆری پێچێت تا فێرە بێت تا ئەگاتە سێ چواری پێ اینجا لەوانێ بتوانێت دێڕەکە بە ئیسراحەت بنووسێ. گۆڕانکاری لە قەناعەتی ئینسانەکە مەسەلەن بە ئینسانێک تووڕێ ئەوێ مامەڵەکەی خۆی چاپکە، کۆرسێکی تەدریبی وەرەگرێ، یاخود کۆرسێکی ئۆنلاین وەرەگرێ، یاخود کۆرسێک وەرەگرێ لە لای شخصێک بەرامبەر یەکتی دانیشن کاتێکی زۆریەوێ. بۆ نمونە یەکێک فێری وتاردان بێ، بە حیاتی وتاری نەداوە، بە حیاتی لەبەردەمی هیچ کەسێک قسەی نەکردووە، 20 کەس دابنیش و قسەیان بۆ بکە، کە ئێستا تۆی فێریەکەی چۆن وتار بدا. سەرەتا زۆرە ترسێ، تۆ فێرەکەی نەترسێ، تەکنیکی فێرەکەی ئەم ترسی کەم بکەیتەوە، تەکنیکی فێرەکەی چۆن بیرروڕاکانی تەسەلسول دەرببڕێ، تەکنیکی فێرەکەی چۆن دەستی بجوڵێنێ، چۆن سەیری بەشدار بۆکان بکە، چۆن ترپەتربی دڵ ئیهمال کات، تەکنیکی فێرەکەی چۆن قاچەکانی بجوڵێنێ، تەکنیکی ئەمانە هەمووی تۆ ڕاهێنانی پێیەکەی، واتە لە بەردەمی خۆیان بۆ یەکەی ئەڵێ ئەنجامی بە کە غەڵەتەکە بۆی ڕاستەکەیتەوە. ئەمە کاتێکی زۆری پێچ. ڕاستی ئەمە جاریوا لە کۆرسێکا بە 30 ساعت دەورەی گەڵێنەوە، بە 15 ساعت دەورەی گەڵێنەوە، بەڵام ئەگە بمانە کاریگەری حەقیقی بینین ئەبێ ئەم مرۆڤە بۆ 6 مانگ کەمتر نەبێ ئیشی لەسەرەکە بگرە بۆ ساڵ. کەواتە گۆڕانکاریەکەی لە ئەتوانە بڵێم لە دوای 6 مانگەوە دەرەکەوێ یاخود زیاتر. و هەندێک جار معریفە وایە، معریفە چکە لە ناو ڕاهێنانە معریفەشی تایە. معریفە هەمیشە وا بووە ئینسان یەک دنیا معریفە وەرەگرێ، بەڵام کاتێکی پێویستە دەماخی ئینسان کە خۆی گەورە وای دروست کردو زاکیرەی ئینسان، دەماخی ئینسان پێوتێت تەخمیر، ئەتوانی وای ناو بنی. ئەم تەخمیرە لە ناو زاکیرەی ئینسانە ئەم معریفەیە کۆ بێتەوە کاتێک زانی زۆرێک لە ڕەفتارەکانی گۆڕیوە. کەواتە ئەو کەسەی کە بە نمونەی هێنامانەوەمانە فێری وتاردانێکین قەنەعەتیمان گۆڕیوە لە دەورەکە، تەکنیکانیمان فێر کردووە، جورئەتەکەشی وتومانە دەی ئاوا بیکە، ئەبێ ڕاهێنان زۆر بەخۆی بکە. مەسەلەن ئێمە دایمەن بە یەکێگەڵین کە وتارەدا ئەڵێ نەگەر وتارێکت 10 ساعتێ بوو ئەبێ 10 ساعت خۆت حازرکەی چۆن بە نووسینەوەی وتارەکە، بە خوێندنەوەی،
بە پراکتیسەکردنی بە کرداریکردنی اینجا ڕێ وتارەکە دێ کەواتە پێویستی بە ڕاهێنانێکی زۆر هەیە. مرۆڤی ڕاهێنرا و وەکو زین هیوامان هەیە لەوە چێ لە ژیانە 10,000 کتێبی خوێند بێتەوە بەڵام لە مەرحەلەی لە مەرحەلەکانی ژیانە بە هۆی وازێنان و نەچوونەوە سەر ئەم زانیاریانە لەوە چێ ئەم زانیاریان بیر بچێتەوە. مرۆڤی ڕاهێنرا و دوای ئەوەی کە ڕائەهێنرێ و فێری ئەوەی ئەکرێت کە قەناعەت بە خۆی بکە و قسە بۆ خەڵکێکی زۆر بکە دوای ڕاهێنراوی ئەگەڕێتەوە بۆ پێش ئەو قۆناغی کە ڕاهێنراوە نازانی بۆ ناگەڕێتەوە وەکو سایقی وایە یەکەم ڕۆژی سایقی و لەگەڵ دوای ساڵێک لە سایقی هەرگیز لە یەک ناچێت هەر چەند بتەوێت لاسایی یەکەم ڕۆژکەیتەوە بە دەقیقی ناتوانین بۆ چکەمە پێوترێت پرۆسیجرال میمۆری پرۆسیجرال میمۆری واتە زاکیرەی ئەوەی کە پرۆسیجەرە واتە ڕەفکردارە دووبارەیەکەوەی دووبارە کرۆتەوانەیە گێڕەکە ئاوا سوکانەگەڵ ناتوانێت لە ڕاهێنانە لە بیرچوونەوە و بارەکانەمان بۆ چونکە ئێمە بەس زانیاری نادەین زانێرەکەمان ناوە پێی پێمان وتووە ئاوا بۆستە بنووسین بە قسە ئاوها سەری خەڵک بکە ئەم هەر وتارەکە باباسکەین بەڵام قەنەعەتی ماگۆڕ اینجا پێشمان وتووە چۆن زەردەخەنە بکە چۆن دەستی بجوڵێنێ ئاوا نەیجوڵێنێ ئاوا بجوڵێنم بۆ نمونە دەستی لە شانەوە بجوڵێن نەک لێرە کە تۆ ئەمەی فێرەکەی وە خۆی پراکتیسەیەەکە ئەبێ بەچی بە زاکیرەی ئەچێتە ناو زاکیرەی پرۆسیجەریەوە نازانم بە کوردی ببوورە چی پێڵێن بۆیە هەرگیز لە بیری ناچێتەوەوانێ ئەو ڕفتارە چۆن بکە وەکو جل لەبەرکردن وایە چۆن قەت تۆ لە بیری ناچێتەوە کە جل لەبەرەکەی چۆن لەبەرەکەی قەت بیری لێ ناکەیتەوە ئەو کەساگاتە ئاسە پێترێت لێ هاتوو کەواتە لێ هاتوو چییە؟ لێ هاتوو بە یەشێکەوترێ ئەگەر کارێک بکە بە کاتێکی کەم بە باشترین شێواز هەر کاتێک کارێکی کرد بە باشترین شێواز بە کاتێکی کەم پێوترێ ماهێرە لێ هاتووە ئەومە بەسمان لەوەیە کە ئێمە لە ڕاهێنانە ترکیزمان لەسەر ئەو لێ هاتوویە بیدەین بەو کەسە. دکتۆر هەموو تاکێک هەموو مرۆڤێ لە کۆمەلگەدا پێویستی بە ڕاهێنان هەیە هەر کەسە و بە پێی شوێنەکەی خۆی دایکێک ڕاهێنانەکەی جیاوازە لە منێک کە بۆ نمونە دکتۆرم لە جەنابەت کە پێشکەشکاری جەنابەت دەبێت لە بواری میدیا ڕاهێنان زیاتر وەرگری دایکێک لە بواری پەروەردەیە بێ زیاتر وەریگرێ منێکە بێت لە بواری قسەکردن و وتاردان و ئیقناع زیاتر ئیشکەم یەکێکی تر دوکانارە بێت لە بواری مامەڵەکردن لەگەڵ مشتری و تیجارەت و تەسویق و بازارسازیایە وەری بگرێ بەڵام پرسیارەکە لێرەیە هەندێک لێ هاتووی هەیە بێ هەمومان بیزانین لە ڕووی دینەوە ئەڵەی ئەمرمان پێکراوە لە ڕووی بواری ئێستاڵی کە ژیان بەرە ئەم ئەولێمەیە ڕۆشتۆ پێویستمان پێێتی وەکو چی وەکو لێ هاتووی پلاندانان ئەبێ ئینسان پلانی هەبێ هەتا لە عقیدەی ئیسلامیەتایەتی تۆ لە کێ هاتووی ئیشت چێ بۆ چۆچی ئەمە بۆ خۆی پلانە ئەگە بیری لێ بکەیت کەواتە بێ هەموو ئینسانە بزانێ پێوتە سۆفت سکیل واتە ئەو لێ هاتوویانەی کە لێ هاتوویشی نەرمن ئەبێ هەمومان بیزانین وەکو پلاندانان وەکو دابەشکردنی کات وەکو چارەسەری کێشە ئەمانە بێ هەمومان بیزانین بۆ چونکە ڕۆژانە تۆ پێویستت بۆیە بزانی سەعات چەند لە شوێت و چیەکەیت و چۆن وەختەکانت ئەپارێزی و نایاڵی زایع بێ نایاڵی لە دەست بچێ کەواتە ئەمانە کۆمەڵێک لێ هاتووین هەمومان پێویستمان پێێتی بەڵام بەبێ شوێنەکانیش جیاوازی هەیە. دکتۆر جۆرەکانی ڕاهێنان یەک جۆری هەیە یان چەند جۆرێکی ئەو جۆرانە کامانن؟ ڕاهێنان ئەگەر بە گشتی باسی کەین ئەو بێ ئەو سێشتەی تیاابێت وەکوتم زانیاری لێ هاتووی قەناعەت بەڵام لە هەندێک دەوراتە ئێمە تەرکیزمان زیاتر لەسەر لێ هاتوویەکەیە چۆن دەورەیەک بۆی چێکەی توانێت ئەوێ فێری کارکردنی بە کۆمەڵ بێ ئەمە نەزەڕەکەی زۆر کەمە خۆی بکوژێ سەعاتێ 2 ساعات نەزەریەتوانی پێ بڵێ ئەبێ 8 ساعات پێ بڵی چۆن بیکە لێ هاتووی زۆر بکەی باشە بەڵام هەندێک دەوراتمانێ قەناعەت دەگۆڕین بۆ نمونە دەورەیەکی فکری بکەین نایبنین فعلەن دەورە بێ نەک محازەرە چکە خەڵک محازەرە و کۆڕ و وانەی پۆل و سیمینار و وەرکشۆپ و ئەمان هەمی تێکەڵاو کردو جیاواز هەرێکە شتێک کاڵی وەرکشۆپ یانی عملی زۆرە کاڵی تەدریبە بێ هەرسێکی تیاابێ بەڵام بەڕێژە ئەگەر بابەتەکە فکری بێ بە من تەرکیزم لەسەر قەناعەت گۆڕین بێ زیاتر بەڵام کاتێک کە دێم ئەم مفەکرە ئەم بیرمەندە چۆن قسە بکە پێویستم بە لێ هاتوویە پێی بڵێم چۆن حیوارکە ئەگە بەرامبەرەکەی تووڕە بوو ئەم چی بکە ئەگە بەرامبەرەکەی ولیای لەوەتەری ئەم هەڵچێ باشە هەستێەوەی لێ بە وازەحە چۆن کەواتە قەناعەتی بێ بگۆڕم پێشی بڵێم چۆن ئەم قەناعەتەی ئەدا بە خەڵک واتە ئەدەواتەکان پێداویستیەکانی گەیاندنی ئەم قەناعەتەشی پێ بڵێم چۆنی گەێنێ کەواتە ڕاهێنانە بێ ئوسیانی تیابێ بەڵام ڕاهێنان بە پێی ڕاهێنانە گۆڕێ بە پێی سەعاتەکانی کەسەکان چێن ئەمانە بیانگەینە چ ئاستێک چونکە دائیمەن ڕاهێنەرە بێ ئاگای لەوە بێ ئەم ئاستەی ئەم خەڵکەی تایە لە کوان و بیگەێنمە چۆ چەند مەتر بازی پێ بم وە لە ماوەی چەندێکە ئەمە پرسیارەکەی تۆ بێ بەم تەفسیلە وەڵام بینەوە فیەکە کێ چی فێرەکەین و چی مەطلوبە چ توێژێکی کۆمەڵگە لە هەموو کەس پێویستە یان بۆ منە زیاتر پێویستی بەوەیە کە ڕاهێنانی پێ بکرێ ئەگەر لەم نەپرسیە بێ لە مناڵی و خەریک بین لە حەزانەوە
حەزانە باخچەی ساوایان سەرەتایی بەڵام خۆ دەزانی من و تۆ هەنشی کە زۆربەی گوێمان لێگرنەوەوانەمان تێپەڕانەوە هیچمان لێ وەرمان نەگرتەوە بەداخەوە بەڵام ئەکرێ ئێستا خەریک بین کەواتە ئێستا ئەوانەی گویان لێمانە چینی گەنجان زۆر زەڕورە فێری بن ئەوانەی کە مناڵەکانمان بتوانین لە مناڵەوە فێریکەین باشترە شوێنی تایبەت بدۆزین ئەگەرنا چینی گەنجان ئێستا زۆر زەڕورە بۆ چونکە تۆ لە وڵاتێکی فول قەیران ئاژیت وڵاتی فول قەیران کۆمەڵێک لێهاتووی بۆ دروستەکە کە لە وڵاتێکی خۆشگوزەرانان نییە بۆ نمونە مامەڵەکردن لەگەڵ کاریسە من زۆر برادری سووریم هەیە هەمیشە بە ئێمەیانەوت ئێوەی کورد زۆر ئازان ئەمە بۆ ئێمە ئازانەوی کاکە ئێوە وڵاتێکن هەمیشە لە کاریسای ژیاون لە 1940ەوە لە 1930 هەنا تا ئێستا نیە خۆ تۆزە کۆکروتوانە و شتێک ڕیاوە ئەوتم ئێوەتی کاکە ئێمە وڵاتێکین قەینا زۆر دەوڵەمەند نین بەڵام قەت تووشی کاریسە نەبووین ئەمە ئێستا بە شار ئەسەد دوایان لێکە مەبەسم لەم نمونەیە چییە لە قەیرانە کۆمەڵێک لێهاتووی مەجبورە فێربی وەکو مامەڵەکردن لەگەڵ قەیرانە مامەڵەکردن لەگەڵ قەیرانی دەرونی قەیرانی مادی وازەحە چۆن قەیرانی فکری ئەمانە لێهاتووین ئەکرێ ژیان فێرتکە ئەکرێ لە خولێکا فێربی ئەکرێ کەسێکی شارەزا لە ژێر دەستیاتۆ فێربی کەواتە بە گشتی هەموو چینێک پێویست سپێتی بە تایبەتی چینی گەنجان بۆ کاکریاس من دایمە بە گەنجەڵێم بەڵێم کاکی تکام وایە پێدوانە بێ شەهادەکەی جامیعە ئەمە هەموو شتێکە ئێستا بۆ منێشیەک هەر کۆلێجێکی تاو کوڕۆکۆل لە کۆلێژی پزیشکیەوە بیگرێتە هەر هەمووی کە خەڵک زۆری بەلاو مهمە پزیشکی پێی وایە تەنها شەهادەکەی مهمە شەهادەکە بەشێکە لەوەی کە تۆ تەعیمکە ڕاستە یا ئیشێکت دەستکەوێ یا ئیشێک بخەیتە سەر پێ بەڵام کۆمەڵێک لێهاتووی هەیە کە بچیتار کۆمپانیا لێتە پرسن ئەڵەن لە کوێ ئیشە کردووە کۆمپیوتەرە زانی چەند زمانە زانی بەسیترین شتە وایە لێتە پرسن باشە دوایەوە تێست دەکەن تاقیتەکەنەوە کاتێک هەیە لە ناو هەموو کۆمپانیایەکە تێستە ناینە ناوە بە تێست بەس لای ئەو تێستەکە بزانێ قەیرانێکە تووشەکە هیچیش عەسەبی بۆ نێرێت چۆن مامەڵە لەگەڵ خەڵکاکەی کەواتە گەنج هەتا زیاتر فێر بێ مامەڵە لەگەڵ چواردەوریا بکە لێهاتوویەکانی زیاترکە نەرمونیانتر ئەبێ لەگەڵ واقعەکەی ئەتوانی واقعەکەی بگۆڕێت بەڵام بە کاتێکی زۆر دکتۆر لە سەرەتاوە جەنابەت ئاماژەت بەوە کرد کە کاتێکە گەنجێک دێ فێری ئەەکەین لە چ کاتێکا زەردەخەنە بکات چۆن دەستەکانی بجوڵێنێت چۆن زاڵ بێ بەسەر جەستەی خۆیدا ئەمانە کۆمەڵشتی ڕواڵەتی و جەستەیی بوون ڕاهێنانی دەرونیمان هەیە مرۆڤێک لە ناخەوە ڕووخاوە مرۆڤ هەمیشە دڵتەنگە مرۆڤ هەمیشە خەم و ئازاری هەیە ڕاهێنان ئەتوانێت لایەنی دەرونیمان باش بکە و لە بری خەم و ئازار و ناڕەحەتی و ڕەشببینی گەشتبینی و ئاسوودەی و ئیسراحەتمان پێ ببەخشێ لە ڕاهێنانی دەرونیا بەڵێ هەمانە مهمترین شت گۆڕانکاریە لە قەنەعەتی کەسەکەیە چکە بەشێکی زۆری بابەتە دەرونەکان عیلاقەی بە بیرکردنەوە هەیە ببورن عیلاقەی بە پرۆسەی بیرکردنەوەی کەسەکەەوە هەیە ئەگەر ئەمە توانیمان لە ڕاهێنانە کەسەکە قەنەعەت پێ بکەین کە ئەو پرۆسە بیرکردنەوەی هەڵەیە ئاوا بیرمەکەرەوە ئاوا بیرکەرەوە تەسەلسولەکەی بگۆڕە و تەدریبەکەی فێرکرا چۆن بیگۆڕێ ئەو بەشێک لە کێشەکانی حەلەبێ مهمترین شت لە ڕاهێنانە خەڵکێکی زۆر پێی وایە کە چێ دەورەیە گۆرەگرێ زۆر دڵی خۆشە شادەکەی ڕاستە وەریگرتوتر وازە لەمە هەموویەتی ئەمە بریتە لە سەرەتا ئەگەر تۆ بە کردداری نەکەی ئەو دەورەیە هەمووی لە بیرێتەوە بابەتی دەرونی بیزات فێری ریلاکسیشنیەکە بۆ منە چۆن هەناسەی قوڵ هەڵمژێ بۆ ئەوەی سترێسەکەی کەم بێتەوە فشارەکەی کەم بێتەوە فێریەکە لەگەڵ قەیرانێکە چۆن خۆی مامەڵە بکە لەگەڵ ئەم قەیرانە فێریەکە مەسەلەن شتێکوان نای ئەنگەر مەنێجمنتەوەتە چارەسەری تووڕێی کە خەڵکیشی زۆر گیرۆ دێتی کەم دەورەیە ئەخوێنێ لای هەموو دەڕیبە ئەبێ بڕاتە ماڵ تەطبیقیکە تطبیقی نەکە و تطبیقکردنیش یەک ڕۆژ نییە لانی کەم سێ هەفتەی بەردەوامی بە دوای یەک کەواتە بەڵێ دەوراتی دەرونیمان هەیە ئەگەرچی کەمە ئەگەرچی کواڵەتەکەی زۆر بەرز نییە بەڵام خۆشبەختانەوە ئێستا ئیشەکرێ لەسەری یەکێک لەوانە ترین ئەکادیمیە سنتەرەکەی ئێمەیە ئیشەکەی لەسەرەوەی کە ئەو کواڵەتە بینە سەروانە کۆمەڵێک پسپۆری دەرونی بێنی لەو بابەتانە ئیشمان لەگەڵا بکە تاوەکو بتوانین ئەو خەڵکە فێرکەین چۆن مامەڵ لەگەڵ کێشە دەرونەکانی بکە کە خەڵکێکی زۆر کێشەی دەرونی هەیە ڕاستە دکتۆر باس لە تووڕەیی کرد زۆر جا مرۆڤێک گرژ و مۆن و تووڕە و عەسەبیە بە بەسیترین شت هەڵەچێ ئەشی بەسێتەوە بە باوباپیری خۆی ئەڵێمە شتێکی ویراسیە ڕاهێنان توانای گۆڕانکاری لە شتی ویراسی و ئەوەی کە پەیوەندی بە کڕۆمۆسۆم ئەو شتانەوەیە ئەتوانێت ئەو گۆڕانکاریان دروست مرۆڤێکی هەڵچوو هەمیشە تووڕە و ئەمەمان بۆ بکاتە مرۆڤێکی ئەهوەن و ئاسایی کاتی خۆی ئەگەر با بچینە سەر مادەم باسی کڕۆمۆسۆمە کردوە لە عیلاقەی بۆ نیە و پێتە بیهیڤر واتە ڕەفتار خەڵکێکی زۆر ڕەفتاری تووڕەیی بۆ ماوەتەوە ئەژینە خۆوەڵا لە جینەکەی نەنووسراوە بێت تووڕە بێ احتیمال نییە وابێ مەگەر نەخۆشێکی دەرونی بێ ئەوکو شیزۆفرینی ئەوکو دوو جەمسەر یا شتێکتر باش شتێکی بێتە جەنەتیک جین شتێکی بێتە ئیپی جەنەتی واتە سەر و جین
علمێکی تازەیە. سەروجین پێتەڵێ چی؟ پێتەڵێ کۆمەڵگا و ڕەفتاری مرۆڤەکە و مامەڵەی ڕاهێنانی مرۆڤەکە ئەتوانێت گۆڕانکاری بکە لە شێوازی ژیانی خۆیان. هەتا هەندێکیانەشنە زۆر ورترەوە دەڵێ چی؟ ئەڵێ ئەتوانێت گۆڕانکاری بکەی لە خودی جینەکە خۆیان کە تۆزێک شەبه مستەحیل ئەوە بە قسە. تر علمێکە بەردەوام لە تەطویرە ئیپیجینەتیک. کورتەی قسان ڕاهێنان پێتەڵێ ئیشەکە چۆن نەکرێ؟ ئەدەواتەکان تایاتێ؟ ئەڵێ ئەمە چەکشەکە ئەمە پلایسەکەی چۆن کابرا ئیشەکە؟ ئەیاتێ ئەڵێ ئاوا بەکارێنێ و لەوێ پێیەکە بەڵام دوای ئەوە بێ خۆی بەردەوام بێ لەسەری. ئەو کەسەی کاڵێ من تووڕێیم تازە لە باو باپیران بوو ماوەتەوانێ ئەگەر نەخۆشی دەرونی نەبێ ئەسەلانە بڵێ نەخۆشی دەرونی ئەگەر نەخۆشی دەرونی نەبێ ئەوە ناخەروانی ئەوە ڕەفتارە. ڕەفتارە کە ئەکرێت تۆ کەمتری کەیتەوە. زۆر نمونەش هەیە لە ژیانە. من زۆر برادری خۆم هەیە زۆر تووڕە بوون. ئێستا تووڕەبوونەکەیان لە کاتی پێویستی نەبێت تووڕە نابێ. وەکە ئەڵێن تووڕە نابێ مە بەسمانەوە نییە زۆر عاقڵە. نا ئینسان کردەوە تووڕێبوونەکەی خراپە شت شکاندنەوە و قسە پەیوەترە بە خەڵکو و پیاکێشان ئەمانە مشکیلێ ئەگینە هەمومان لە ناخۆ تووڕێبین. تووڕەبوون شتێکی نۆرماڵە. ئەبێ ئینسان بەشێکە لە ئیمۆشنەکان لە هەستەکان ئەبێ ئینسان تووڕەبوونی تیابێ بەڵام لەکوێ ئەوە مهمە کەی ئەوە مهمە چۆن ئەوە مهمە وازە حەچن هەیە پەلەپیتکەی لێ تەقێتەوە ئەمە نابێت ئەمە پاش ماوەی خەڵک پێڵە کوڕە تووڕەکە کچە تووڕەکە وازی لەبن ئەمە زەرەرمەندە بۆ ئەو کەواتە پێیچکا بیر کاتەوانێ زۆر قورسیش نییە ینی تەحملی هەبێ بچێ بەلای یەکێکی شارەزا لەو بوارەیە بابەتە دەرونیەکان کۆمەڵاز دەرون ناز دکتۆری دەرونی بۆی هاوکاری بێ. دکتۆر چ کاتێک ڕاهێنان لەسەر مرۆڤێ لەسەر تاکێک بێ بەرهەم دەبێ و هیچی لێ سەوز نابێ ئەم مرۆڤە خۆی ئامادەی تێیانە یام هەر ڕاهێنانەکە هیچ کاریگەریەکی لەسەر بەجێ نایڵێ. پرسیارێکی زۆر مهمە. ئێمە بۆ ئەم بابەتە پێویستمان بۆ ێزانین ڕاهێنەرەکە چییە کرێ دوای باسیکەین کەسەکە خۆی ئیمانی بە مۆزوعەکە هەیە یا بە زۆر هاتووە خۆی هاتووە خۆی بگۆڕێ یار هاتووە بڵێ بزانم چییە لەگەڵ ژینگەی ڕاهێنانەکە و ژینگەی دوای ڕاهێنانەکە ئەمە زۆر مهمە گەڵ ئەو تەکنیکانی فێرەکرێت. ئەگەر باسی مدەریبەکە بکەینە بێ مدەریبەکە خۆی لەو بابەتە بەقوت بێ یاین چی لە ڕووی زانیاری و زانیاری پێ بێ لە ڕووی کردداریەوە هەندێک دەوراتێ ئەبێ خۆی بیکە ئەوشتا معقول نییە من باسی هوەری و تاردان بۆ تۆ بکەم خۆم نەزانم وتار بە کاسات منە لە مۆرە کاک ڕاستبا پێ وڵم پێشکەشکاری چۆن نەکرێت لە سەرنجامە من بەحساب مدەریبم کەچی تۆ لە من باشتری دەی نابێەوە کەواتە بێ خۆی مدەریبەکە ئەگەر ئەو شتانە بێ مەسەلەن باسی تووڕەبوونەکە معقول نییە تووڕە بێ معقول نییە زۆر تووڕە بێ ئەبێ خۆی ڕاگر بێ کەواتە خودی مدەڕێب لە ڕووی زانیاریەوە زۆر مهمە لە ڕووی ڕەفتارەوە چونکە بمانەوە نەمانەوێ کەسی ڕاهێنەر کاریگەریکە خاتە سەر ڕاهێنراوەکەی و ئەو کاریگەریە زۆربەی کات کاریگەریکی دەرونیە زۆر مهمە ڕەبتێکی دەرونی دروست بێ لەبەرەوە کەسی ڕاهێنەر ئەبێ کەسێک بێ ناڵین 100% هیچ غڵەتێکی نەبێ بەزە بێ هەوڵ بە باشترینی کۆمەڵگا بێ بۆ چونکە کاریگەری دروستەکە لەسەر ئاینتر کاتە ڕاهێنەر زۆر مهمە بەداخەوە ڕاهێنەرمان هەیە ڕاهێنەری فشەیە دزە ینی ببوورە لە کەلیماتەکان بەڵام کۆمەڵێک ڕاهێنەرمان هەیە باش نین بەداخەوە لە هەر بارێکا بێ خودی کەسەکەی کە بەشدارە بێ کاک ڕێزەمە خەڵکمان هەیە بۆ دەورە پێڵێ مەڵە وەڵڵاهی تۆ ئیسفادە لە دەورە ناکەی چونکە هاتووە بزانێت دەورەکە باسی چیەکە ئاخر باسی چیەکە لە کتێبێک شادەست دەکەوێت ئەگەر هاتووی گۆڕانکاری لە خۆتا بکەی ئەمە ئێمە ناتوانین قەنەعەت بە تۆ بکەینە تا تۆ فرسەتێکمان نیت تۆ ناتوانین قەنەعەت بە منکەی تا من دەرگایەکە بۆ نەکەم ئەبێت تۆ ئەو دەرگای بۆم بکەیتەوە نەمیژ وتۆ بکەمەوە تا لە یەکتی تێ بگەین ڕاهێنان ئەوەیە کەواتە کەسەکە زۆر مهمە چەندێک ئێوە گۆڕانکاری بکات لە ژیانی خۆیان هەندێک کەسێک لێت ناشارمەوە یەن بۆ دەورە بۆی دوایی بڵێن کورە خۆ من ئەو دەورەیەشم بینی بەزی ئیسفادەم نەکرد ئێوە وەکو هۆکارێکی بیانوهێنانەوە باسیکە نێتی نییە بگۆڕدرێ ژینگەی ناو دەورەکە مهمە چیتیایە کەسەکان چێن جەوەکە چۆنە جەوێکی خۆشە جەوێکی عەبوس و ئیزعاجە لەگەڵ ژینگەی دوای دەورەکە کەواتە لە ڕاهێنانە تەواضوع و خۆ بە کەمزانیەکی زۆری ئەوە لەلایەن فێرخوازەوە نابێت لود بەرز و خۆ بە گەورەزان بێت ناتوانێت فێر بێ لەلایەن هەردووکمانەوە ئەوێت دکتۆر گرفتەکانی ڕاهێنان لە ڕاهێنان بە ڕاهێنراوێکدا چ گرفتێک دێتە بەردەم ڕاهێنەر دێتە بەردەم خودی مرۆڤەکە خۆی ئەو گرفتانە کامانن چۆن زاڵ بین بەسەریانە ئێمە گرفتمان زۆرە بەشێک لە گرفتەکان گرفتی مادیە شەشیان معنەویە بە شەشیان خودیە جەحەزەکەی بە گشتی باسێکەین دوای چینە سەر هەرێکێک لەو دوانی کە تۆوتت گرفتە گشتەکان وەکو مادە لەم 3 ساڵەیە خەڵکێکی زۆر چکە بتێونەتەوە ڕاهێنان بێ پارە سەرفکا کەسەکە خەڵک زۆر حەزی لە شتی بەلاشە من لەگەڵ یانیم جبان نمونەیەکی بەهلولە بۆ ژێرمە بەهلول
هەمومان لەوانەیە ناو ئیمان بیستە بێ ڕاتە دەیەک ڕۆژی جومعە بێ مەلای لێ نابێ کە بینن بەهلوولە ئەڵێن تخواوەرە تۆ وتار بە وەڵام من وتار نایە هەڵێن دە پیاوی چابە و 40-50 کەسین با جومعەکەمان نەفەوتێ ئەڵێ بەیەکی درهەمێکم بنێ کورە بەهلول پیاوی چابە کورە وەڵا درهەمێک گەیەن باشە نایەن کەیف خۆتانە من مسافرم ئێوە خەڵکی شارەکەم ئێوە نوێژتانە بوتێ الحکم للهی درهەمێکی دەنێ گرفانی پڕەکاجە سەر مینبەر وتارەدا حەمازەی گرێ و قساکەوەمانە لە خوارەڵێن ماشەڵڵا چەند مهمە ئەم بەهلولە کێتە خوارەوە ئەڕۆم بەرەو پیری سوپاسیەکەن و بارەکەڵڵا و وەڵا بەهلول خۆ دەزانی تەسەڕوفاتی عەجیبی هەیە پارەکە دەرەکا و یان ناتۆ ئەڵێ ئەمە و لە چی ئەمە و لە چی ئەڵێ یەکەم من بە گرفانی خاڵی قسەم پێ ناکرێت دووهەم ئێوەش پارەنەیەن گوێ ناگرن اینجا بالفعل سبحان الله شتی بێ بەرامبەر ڕاستە هەندێک جا شتی بێ بەرامبەر باشە بەڵام کە زۆر بوو بۆرە بێ چەندین دەورەمان وتۆتەوە هەمان دەورەی کە بە پارێڵێت و جاری وا بۆ فیئەیەکی دیاریکراوە یارمەتیانە دەی کەچی سێرەکی بەلایان مهم نییە بۆ چکە میلاک نەبوو بەس ئەوەی کە پارەکەی لێ سەنجێ یەک جۆگرێ یەک دەقە بەزایە نایە کەواتە دەورە بەشێکی قێرانەکە مادەیە چکە مدەڕیبەکەش پێویستی بەوەی خۆی بەهێزکە خەڵک پێی وایە مدەڕیبەکە نازانم برازایی ئۆبامایە نازانم وازان لە شۆ پای دەسەکە مدەڕیبەکەش مەجبورە پارەی لە تۆ سەنێ بۆی خۆی پێ تەتویر بکە وەی شەکەشی پێ تەتویر بکە کەواتە بەشێکی قەیرانی مادیە ئەوە گرفتێک گرفتێکیان چیمان هەیە گرفتی کەسەکەیە کە پێی وایە ڕاهێنان زەڕور نییە زۆر کەسمان هەیە گاڵتەی بەڕاهێنان دێ دوای ئەوەی کێتە ناو تدریباتەکانمانەوەڵێ ئەم عالەمە لە کەیەوە چەند ساڵە خەریشی اینجا دوای پەشیمان دەبێتەوە لە خۆزگە زۆتر بات نایە خەڵکێکی ڕۆشنبیری ڕاهێنانی نییە چونکە بابەتی ڕاهێنان لای ئەمە تازێ لە بیرت نەچێت لە سەرەتای 2000ەکانەوە هاتوتە کوردستان بە تایبەتتر لە دوای 2002 ئاوا بەم لێ شاوە خەڵک خویاوەتە هەندێک دەورات و شت ئەبێ ئاگاداری ئەمە بێ گرفتێکی تر گرفتی ئەو هەموو مشکیلەیە کە سیاسی و ئیعلام و لە ناو وڵاتەکە دروست دەبێت کورەڵێ هەموو مشکلەیەمان هەیە بەخوا دەورەی چی و شتی چی و فشەیە ئەو شتانە وازەحە کەواتە ئەوەش گرفتێکی ترە اینجا هێتە سەر گرفتی شخصەکە خۆی کە چەندی قەناعەتی بە دەورە هەیە چەندی قەناعەتی بە دەورە نییە ئەمانە هەر هەمووی بێکەوە پیانەوترێک گرفتەکانی ڕاهێنان لەگەڵەوەشە جاری وای کەسێکە چێ بۆ دەورەیەک ئەبینە مدەڕیبەکە باش نییە ئیتر یەکەم جاریشێتی دەورای بینێ لەبەرەوەڵێ کورە بەخوات من و خۆم وتم فشێ دەڕیبەکە بە باز لە مدەڕیب و ڕاهێنەرەکە بکەین ڕاهێنەر کێیە و پاشتریش ئەپرسم مەرج و مواسفاتەکانی چین پێویستم ڕاهێنەرە چ مەرج و ڕەوشت و سیفاتێکی تێدایە بۆی بێتە ڕاهێنەرێکی باش شارێکی باش ئەوەڵەن خەڵکێکی زۆر داواکە لە با بینە ڕاهێنەر من دامە یەک پرسیاری لەکەم ئەتێبی بە ڕاهێنەر لە چیاڵێ وڵا لەم شتانەیە تر زۆر خۆشە قسە ڕاهێنەر کێ ڕاهێنەر کەسێکە کە لە بوارێکی دیاریکراوە خۆی یەکلایی کاتەوانێ مەسەلەن بواری ئیدارەمان هەیە بواری قیادەمان هەیە بواری نەفسیمان هەیە بواری ئەنواع عشقال بوارە دێ ئەچە دەورەیەکە خوێنێ دەورەیشی معتەبەر لایانی کەم 50 سەعات 6 سەعات دەورەکە بێت 4 بابەتی سەرەکی تابێ بە خێرایی ئیڵێم ئەبێ هونەری وتاردانی تابێ ئەبێ فێر کرابێت چۆن بابەتێکی تەدریبی حازرەکە کە بابەتی تەدریب پێگاتۆ لە مەلزەمەی نەزەری بۆ بەشدار بوو مەلزەمەی نەزەری بۆ خۆی بۆ مدەڕیب و چۆن ئەو مەلزەمەی ئەڵێتەوە یا ئەو یاریانەی بەکارهێنێ چین ئەو ئەدەواتانەی بەکارهێنێ چین خەڵک وازان یەک جۆر ئەدەواتە ئیژۆس پاوەرپۆینت یەکێکە لە ئیشەکان واضحە چۆن کەواتە بە فێری ئەو بێ مدەڕیب کەواتە هونەری وتاردانی تابێ چۆن پاکێجێک ئامادەکە بنەماکانی ڕاهێنان چین پێداویستەکانی ڕاهێنان چین چۆن تەحلیلی ڕاهێنانەکە یعنی چۆن مەبەسم واتە من بە چیا بزانم ئەم مؤسسەیە ئەم زەلامە ڕاهێنانی پێویستیان نە شتێکە بێتە شیکاری ڕاهێنان ئەناڵسیەکەی تەحلیلێکی بۆکەی ئایا بۆ نمونە خۆ تۆ ناکەی ڕاهێنان بۆ هەموو شتێ بکەیتەوە مۆزەفێک دواکەوێت لە دائیرە ئەگەر بگەڕێ بە دوای سەبەکە سێرەکەی درەنگە لە سێ لە خەو بۆ لە بەرەوەی شەو درەنگە ئەمە تەدریبی چی بۆکەی پێڵی کاکە زوو بخۆ بۆ باەن زوو بێتەوە مۆزەفێشکەمان دواکەوێت لەبەرەوەی بۆ نمونە بە دوو پازیێت فەقیرەمە تا باین دەورەی بۆ بکەیت و ئیسفاداکە نا خەتای ئەو نییە خەتای ڕێگەکەی بێ ڕێگەکەی بۆ کۆم بکەیتەوە واضحە چۆن بەس مۆزەفێکمان هەیە یەک بۆ دەوامەتیشەکەی باشی ناکە لە بەرەوەی نایزانێ ئەمە فێرێکین واضحە چۆن کەواتە ڕاهێنەر ئەبێ بە کورتی ئەو 4 بابەتەی تیابێ لە بابەتە ڕاهێنانەکە لای کەسێکی معتەبەر ئەم قسەی زۆر مهمە کێ ڕاهێنانی پێکردووە ملت ناشارمەوە چاکی وایە دەورەی ڕاهێنان هەیە ناوە ترێنین ئۆف ترێنەر و TOT و هەڵا و فەرتەنە چەند ساعاتە 15 ساعات من لە تۆ پرسم بە 15 ساعات و 4 شتا وترێتەوە ناوتێت و مستحیل هەر هونەری وتاردان 20 ساعاتی بێت جاری وایە
چکە بێ یەک بێ وتار بە نابێ مدەڕی بۆکو کەسێکی اعتیادی وتار بە بێ بزانێ وتار بە بێ بزانێت تەدریبیشکە هەردووکی بە کورتی لەبەرەوە مدەڕی بێ مواصفاتی تابێت لایکی خوێنە مهمە جاری وایە مؤسسەکەش مهمە چ مؤسسەیەکەی خوێنێ کەواتە تۆ لە کوردستانە مەجموعی خەڵکت هەیە معروفن کە خەڵک دێ بە لای منەوە لای فڵان کەس خوێنمە لی ناپرسم تەواو چکە زان فڵان کەس چۆنە یاڵە لە فڵان مؤسسە خوێنمە ئەڵێن تەواو کەواتە ئەمە خودی ڕاهێنەر ئەمە پێوترێ ئیجازەی سایقی کاک ڕیاز چۆن تۆچی سایقی فێرە بیجازەیەک دەدەنێ ئەمە ئیجازەی سایقیە بەس مەرج نییە سایقێکی زۆر باش بیت وایە هەیە 20 ساڵە سایقە نازانێت بەگداتە مەرجەکانی چین بۆی بێتە کەسێکی باش و سەرکەوتوو ئەبێ پسپۆڕێکی دیاریکراوی هەبێ واتە لە چ شتێکا دەورانێتەوە چکە ناکرێ من دەورەی مناڵ بڵێمەوە پەروەردەی مناڵیش بڵێمەوە بۆ دایک و باوکە چۆن مامەڵیان لەگەڵاکەی بڵێمەوە سەرکردایەتیش بڵێمەوە ئیدارەش بڵێمەوە دەورێکی ئیعلامیش بڵێمەوە دەورەی ژمێریایش بڵێمەوە کاکە ئاخرەمە هەمووی تەخەسوسە چاوەکەم وازە چۆن کەواتە بێت یەکێک لە مەرجەکان تەخەسوس دیاریکردن خاڵی یەکەم خاڵی دووەم خیبرەی عەمەلی ژیانی خۆی چەند ساڵە خیبرەی هەیە لەو بوارەیە بۆ من باسی قیادە و بووەکەم من هیچی لێزام جارێ هیچ مؤسسەیەکەیە من بەڕێوەی بەرم تا بزانێ ئیزانم خیبرەی عەمەلی لەگەڵ نەزەری چی خوێندووە شەر نییە جامیع خۆی چی خوێندووە چەند کتێبی خوێنێتەوە کە هەندێک لە مدەڕیبین ئەڵێن ئەبێ 50 کتێبی خوێن بێتەوە ئەگەر تەخەسوسی خۆی نەبێ 50 کتێب هەر کتێبێک لە 200 لاپەڕەکەمتر نەبێ کە تۆ ئەم قسانە ئەەکەی تێ ئەگەی ئەم زەلامی بەرامبەرە چەندێکی پێ یا چەندێکی پێ نییە وازە حەچم مواصفاتی ڕاهێنەری تر زۆرە یەکێک لەوانە ئەمانەت پارێزی لەو علمەی کە پێیەتی ئەو کەسە هەڵ نەخەڵەتێنێ لی بکا بە تیار و تیارژ نەبێ کاتی هەبێ بۆ تەدریب کاتی هەبێ بۆ ڕاهێنراوەکەی لە خزمەتی هەبێ دوای دەورەکە جاری وایە یەک دوو جار پێویستەکە بوو بینێتەوە وازەحە دائیمە لە خۆبەرەوە پێشبردن نابێ مواصفاتێکی تر ئەبێ ڕاهێنەر داهێنانکار بێ چونکە تۆ ئەدەواتی تەدریبی کە بەکارهێنی یعنی مەسەلەن تۆ مناڵێک فێرەکەی ئەڵێی بنووسە 1 2 3 ئەکرێ بە چەند طریقەیەک فێریکەی بنووسە 1 2 3 ئەکرێ ئەوەندە لای خۆشەویستکەی زوو بێتەوە بڵێ وەرە با بنووسین کەواتە ئەمە عیلاقەی بەکێوە هەیە ئەمە عیلاقەی بە خودی ڕاهێنەرەکەەوە هەیە مەرجە مرۆڤ بەردەوام لە ژیاندا و تاماوەیەکی زۆر هەر ڕاهێنان بکە بۆ یام ئەتوانین بڵین کەسی ڕاهێنرا و خاڵی دەستپێک و خاڵی کۆتایی هەیە ئیدی لەو خاڵدا ئەبێ کۆتایی بە ڕاهێنانەکەی بێن من المهد إلى اللحد ڕاهێنانی ژەوە ئەگرێتەوە یعنی کە من دەورێکە خوێم لای جەنابەت تاو یەک جار دەورەکە خوێم بەس ئەبێ خۆم لە ماڵە تەدریبی لەسەرکەم من المهد إلى اللحد لە قبر لە سرک بۆ قبر یاسایەکە یاسای 10000 ساعات لەوانەیە 20 بێتان یاسای 10000 ساعات چیە باسی ئەو کەساناکە کە یەکەم لە عالەمە یاخود یەکەم لە بوارەکەی خۆیانە لە جیهانە ئەمانە چون تەفسیری ژیانیان کردو تەحلیلی ژیانیان کردو بینیویانەکە لە ماوەی 10 ساڵەیە تقریبا 10 ساڵە نزیکەی 10000 ساعات ڕاهێنانیان بە خۆیان کردووە چۆن ئەگەر وای دابنین ئەم کەسە ڕۆژی 5 ساعت تەمرینەکە هەفتەی 5 ڕۆژ کەواتە لە هەفتەیەکە 25 ساعت تەمرینەکە کەواتە لە مانگێکە نزیکەی 100 ساعت تەمرینەکە کەواتە لە ساڵێکە نزیکەی 1200 ساعت تەمرینەکە تۆ با بڵین ساڵی 10000 ساعت تەمرینەکە کەواتە لە ساڵە 10000 ساعت تەمرینەکە دیقەتیان ناوە ئەوانەی 10000 ساعت تەدریبیان بە خۆیان کردووە لە ژیانە بەس تەدریبی تەدریب وەکو میسی و با باسی یاریزانیش بکەین وەکو ڕۆناڵدۆ باشە ئەگەر باسی مۆسیقاژەنەکەی هەندێک لە مۆسیقاژەنەکان بۆ نەوەکو یانی باشە ئەگەر باسی ئەواناکەی کە لە بواری دەوراتا مهم لەسەر ئاستی عالەمی و برایان تریسی وەکو دوکتۆر تارق سۆیدان وازە هاتوون کەواتە لە ناو کووردا ئەندێک کەسێک کە تەمرینی لە بوارەکەی خۆیان زۆر کردووە لە هەر عیلمێک لە عیلمەکانە ناوی هەیە دەرکەوتووە بۆ من لە پزیشکی دکتۆر ئەنوەر شێخە بە نمونەی ئەڵێن یعنی ئەمە چییە ئەمە کە چوون تەفسیری ژیانیان کردووە سێریان کردووە ڕۆژانە تەمرینی بەخۆی کردو ڕۆژانە تەکنیکی تازە فێربووە و ئێستش ئەبێ بەردەوام بێ تۆ لەو باوەڕای میسی لە تەدریب بوەستێ میسی ناوەستێ ئەگەر ئێمە بمانەوێت لەسەرەوە بین ئەبێ هەمیشە لە خۆڕاهێنا نابین ناڵم هەمیشە لە دەورە بینی نابین خۆمان ڕابێنین بەردەوامی کەواتە یاسای 10000 ساعات ئەوەیە کە ئەو ئینسانە لەو بواری خۆیان نزیکی 10000 ساعات بۆیە سێرەکەی دەرەکەوێ لەسەر ئاستی وڵاتەکەی دەرەکەوێ لەسەر ئاستی علمەکەی خۆی جاری وایە دەرەکەوێ یا لەسەر ئاستی هەموو عالەم دەرەکەوێ مرۆڤ بەبێ ڕاهێنان ئەتوانێت بگاتە خاڵی ئەوەی کە پێگوت دەرکەوتووە ینی لە کۆمەڵگەی ئەمەدا جبکو جەنابەت فەرموود لە 2010 ئەم خولەیام ئەم زانستە ئیدی دەرکەوتووە و خەڵک هانای بۆ بردووە ئەو مرۆڤانی کە لە کۆمەڵگەی ئێمەدا دەرکەوتون لە نووسیندا لە وتاربێژیدا لە علمی پزیشکی و زۆر بواری دیکەدا ئەمانە خۆ ڕاهێنانیشیان نەکردووە هۆکاری چێکە گەشتونەتە ئەو پلەیە خۆی
لەوانەیە ڕاهێنانیان وەرنەگرتێ بەس ڕاهێنان بەخۆیەکە بڕۆ لەو کەسەی وتارەدا بڵێ چۆن خۆ حازرەکەی ئەڵێ ئەوە کتێبە خوێنمەوە ئاوای نووسمەوە ئەوە ڕاهێنانە ئەوە خودی ڕاهێنانە ئەو کەسەی کە ئەنووسێ ئەوە خودی ڕاهێنانە ئەو کەسەی هەواڵ پێشکەشەکە هەڵ پێشکەشێکی باشە بەرنامە پێشکەشکارێکی باشە لێ بپرسە ئامادەکارە و ئێمەی ڕاهێنەر کاتێک کە تێستی یەکێکین لە بوارەکەی خۆمان هەر کەسە بواری خۆی یەکسەر زایی بەرامبەر خۆی ئامادە کردووە یا خۆی ئامادە نەکردو بە قسەکانیان دیارە بە تۆنی دەنگیاندارە کەواتە ڕاهێنان شتێکە لابد بە من هووە هەمومان خەریکین ئەو وەستایی کە ئێستا دیوار جوان بەرزەکاتەوە خۆی ڕاهێناوە یەکەم جار وانە بووە ڕۆژانە خۆی بەرەو باش بردووە ڕاهێنان هەر ئەوە نەبچیتە قاعەیەک ڕاهێنان ئەوەیە لە ژیانی خۆت ئەو شتە زۆر دووبارەکەیتەوە لە هەموو دووبارەکردنێکە هەڵەیەکەکەی ئەو هەڵەیە فێربی لێی ئەو ڕاهێنان بنیادنانی مرۆڤ چ شتێکی پێویستە مەمەسل لە تەمەنێکی دیاری کراوە یا بەگشتی مرۆڤ هەر بە شێوەیەکی گشتیانی بۆ بنیادنانی مرۆڤێکی سەرکەوتوو و کامل چ شتێک پێویستە بیکەین ڕاستە من گەنجم بە تەمەن بەس پێم وابێ 10 ساڵا خوێنمەوە بەس لەبواری ڕاهێنان و تەدریبە و نزیکەی زیاد 200 کتێبم خوێندێتەوە بەس لەو بارەیە باش ئەو هیچ تقریبی 1000 سەعات زیاتر دەورەم وەرگرتووە بەڵام کە هێنم و ئەیبەم ئینسان کۆمەڵەشتی پێویستە یەکەم عەقیدەیەکی پێویستە بۆی ئینسانێکی بنیادنەری باشت هەبێ پێسی بە عەقیدەیەکەی عەقیدە ئیتر ئێمە وەکو موسڵمان ئیسلامە ئەبێ عەقیدەیەکی سابتی هەبێ ئەمە خاڵ یەکەم دوو کۆمەڵێک قیەمی هەبێ بەهای هەبێ لەسەری بڕۆ ئەو بەهانەیە چین کە لە ژیانی خۆیان کردوونی بە پێوەر لێی لانادا سێ ئەبێ بزانێت چی ئەوێ لە ژیانە ئەمە زۆر مهمە پرسیارەکە ڕیاض زۆر کەس لەسەر ئەم زەویە بەتایبەتی لەم وڵاتی خۆوانە نازانێت چی ئەوێ لە ژیانە یعنی بە کوردەکەی من هەموو ژیانم ئاراستە ئەەکەم بەرەو چۆ بۆیە ئەبینی ڕۆژێک ئیشێکەکە ڕۆژێکی تریشیشکەکە ڕۆژکە خەریکی ترە بۆیە هەندێک کەس بەداخەوە با بینەوە بە تەدریبەکەی خۆمان ئەڵێ بۆ بی بە مدەریب ئەڵێ وەڵا هەر خۆشە ئاخر کاکە مدەریبی ڕیسالەیە پەیامە ئەبێ پەیامێکت پێ بیگەێنی ئەم پەیامە لە خزمەتی ئیشێکی گەورەترە کە پەیامە گەورەکەی ژیانی خۆتە ئەگەر ئەم پەیامە و نییە لەبەر خۆشی دەی ڕاستە لەوانێت دەرکەوی و خەڵک بووناسیە بەڵام دوجار خۆ و زەرەرەکەی کەواتە بۆ بنیادنانی ئینسان ئەوێ بزانێ ئینسان بەرەو چۆ ئاهەنگاوانێ واتە من کە مردم پێم بڵێن چێ مرد جەنابەت پێ بڵێن چێ مرد ئیشەکانی چی بوو گرنگترین ئیشەکانی چی واتە لە ڕاهێنانە خاڵی سەرەکی دیاریکردنی ئامانج و هەدەفە ئەگەر باسی پلاندانام بکەین بەڵێ لە پلانە باسێکە پێوتێ پەیامی ژیانت چییە هەندێک نایان ناو وێنە گەورەکەی ژیان هەندێک ناوێنن ئەو شتەی بۆی دروست بووی چییە مەسەلەن جەنابەت توانەکانی خۆتە ناسی ئەزانی ئیعلامە تۆ ئەگەیەنێ بۆ شتەی تۆەتەوێ و خزمەتی ئەو پەیاماکە کە تۆەتەوێت دەنگی مەزڵومین بگەێنی کەواتە لە ئیعلام و خەریگەبی من ئەزانم قووەتی من لەم ئیشەی خۆمایە بۆ من تا لەم ئیشەی خۆمای ئیشەکەم هەر ئیشێکی ترە هاو ناچم بۆی مەبەستم نەغڵەت تێمەگە چۆن بۆیە با تۆزە بچینە ناو سیاسەتەوە بینەوە دەریش بۆیە ئەبینی مع احتراماتم ئەوانەی ئەندام پەرلەمانن هەندێکیان چین مامۆستای ئاینیە ئەمە کەمکردنەوەی شەنیانێ شەنیان سەرمانە داعیە یاخود میدیاکارە بەڵام هیچیان لە سیاست نازانن نە حەزیان لێتی و نە لە سیاست زانن بۆیە بینی سەرەکەی ئەدایەکی زۆر زەعیفیان هەیە لە چۆ لە ناو پەرلەمان کاکە گیان کە من نفوزمە بێ با نفوزمە بێ بزانم ئەم نفوزەی خۆم ئەم قووەتەی خۆم لە چۆ بەکارهێنم من لە وتاردانە بەهێزم تەواو ئەوە چەکی منە دکتۆر ناتوانین لە ڕێی ڕاهێنانەوە مرۆڤێکی فرە ڕەنگ دروست بکەین لە وتارداندا لە نووسیندا لە زۆر بواریتی کەدا سەرکەوتوو بێ آخر بۆ شتێکی دیاریکراو ئەمە مانای ئەوە نییە من نتوانم متار بم بەس بتوانم متار بم و نتوانم کۆبوونەوەیەکی سەرکەوتوو بەڕێوە بەرم ئەتوانم هەردووشی بکەم بەزەبێ هەمووی لە خزمەتی یەک شتا بێ نازانم فکرەکە وازە ئەگەر قرارە من سیاسی بم ڕاهێنان بۆ سیاسەتەکەم باشە لە ئێستا خۆم دەرەخەم دواتمە ناو سیاسەتەوە بەزەکە بە تەمای سیاست نیم با خەڵکێکە بێ بە من معجب بێ یا بە تۆ معجب بێ ناڕۆمە ناو سیاستەوە واز لە سیاست بێنە ئیمانم بە تیجارەت نییە من ئیمانم بەم ئیشەی خۆمە ناچمە ناو تیجارەتەوە بۆ کە ئەڕۆی ئەوێ سەرقاڵتەکە لێرە دوور تەخاتەوە وازەحە چۆن تۆ خزمەتی وێنە گەورەکەی ژیانت ناکی کە تۆ ئەتەوێت لێرا شەمپەنجە و هەبێ باش جەنابەت فەرموود هیوامان هەیە هەر ڕۆژێ وەکڵێ لە ئیشێک هەر لە سەرفەتێکە بەردەوامی یان ڕاهێنان چشت بەردەوامی چ گرنگیەکی هەیە لە ڕاهێناندا زۆر مهمە بە تایبەتی بیداەتی ئەو شتێک کە تۆ دەستی پێەکەی ئەبێ مەسەڵەن وەکو فێربوونی زمان وایە تۆ تەفێ زمانێکی بیانی تازەبی تۆ ڕۆژە خەریکە بێ و هەفتەیە خەریک نابی نابێ لانی کەم 3 مانگە بێ لە سەر یەک بە مکەسەفی خەریکی بی
کچکە بەردەوامی یەکێکە لە مەرجەکانی ڕاهێنان سلسلەیە ڕاهێنان چکە تا بێتە مەلەکە تیاتە تا بێتە لێهاتووی تیاتە کاتی پێویستە. دکتۆر باز لە قەیرانەکان بکەین لە هەرێمی کوردستانە ماوەی چەند ساڵێکە قەیرانێکی شومی ئابووری و سیاسی بەرەوکی خەڵکی گرتووە. ڕاهێنان چی پێش ئەم قەیرانە ڕاهێنان ئەیتوانی چی بۆ ئێمە بکا کە لەم قەیرانەدا ئەم هەموو وەزع ناهەموارەمان نەبێ مرۆڤ بەهۆی هێژاریەوە حاشا لە مرۆڤبوونی خۆی نەکا دایک و باوک حاشا لە مناڵی خۆیان نەکەن ژن و پیا و لە یەک جیانە بنەوە ڕاهێنان ئەیتوانی هیچ نەبێ ئەم قەیرانە تۆزێ ئەهوەنتر و ئاسانتر بکە هیچ نەبێت دوو تاک بتوان بۆی ڕاهێنانەوە کەمتر کاریگەری ئەم قەیرانەیان بەسەرەوە هەبێ. ئەیتوانی بەڵام لە دەسەڵاتیان نییە ڕاهێنان دەسەڵاتی من نییە چۆن تۆ هیچ شتێکت بە موسساتی ناڕۆ وایە من حەز ناکەم باسی ڕابردوو بکەم هیچ شتێک بە موسساتی ناڕۆ تاوەکو بین بڵین هەمووی بە ڕاهێنانەکە ڕاهێنان هەندێکی پێ ئەکرێ بەس هەمی پێ ناکرێ یەکەم شت سیاسەتی وڵاتەکەتە چۆنەی با بەڕێ وڵاتەکە وازەحە چۆن دووهامش سیستمی ناو حکوومەتەکەتە لە ناو پەرۆدا سیستمەکە چییە چۆ کە سیستم نەبوو چی ڕاهێنانی پێیەکەی وا سێ مەکتەب بە ڕاهێنان دەرهێنا بەڵام ئیتر خۆوانیتر ڕاز نابنەوە منەمە لێرا یەک پەیام بگێنم خەڵک کە دێتە ناو بابەتی ڕاهێنانەوە زۆری پەلێ بەیانی بێ بە مهمترین کەس نابی بە مهمترین کەس ئێمە پرۆژەی برارەکانمان هەیە پرۆژەی برارەکان بۆ پێگانی سەرکردەیە دایمەنوانی کە دێن ڕاهێنان وەرەگرن لەمانە پرسنەکە کە دوای ئەمە بین بەچی وڵای ئەڵم دوای ئەمە هەندێک پێداویستیمان پێدای توانی ژیانی خۆتی پێدەبرکەی بە کواڵتیکی باشتر ئەڵێ کەی نەتیجە دەرەکەوێ ئەڵێ مەگەر ئیشی لەسەرکەی دوای 10 ساڵ بۆ 15 ساڵ بۆ کاک ڕاضە لە خۆم ئەم ڕقەمە ناڵێم لەبەری بۆم باس کردی ئەگە بتێ لە شتێکە بی بە تۆپ بێ ئاسایی 10,000 ساعت جەبەجێکی وازەحە وە زوو ئەم لاولا نەکەی بۆ ئێمە لە پرۆژێ برارەکانم کە 120 کەس تەخەڕوجی کردو و 90 ساعتی ڕێک دەوراتیان خوێندووە لە ڕاهێنانە مرۆڤێکی پشوو درێژمان دەبێت تەبعا چۆ گۆڕانکاری قەنەعەتە ئەمە ئەگۆڕی و لێهاتوویەکان خێرات چاوەڕێی بەرهەمیش بکەیت تۆ ئەم ساڵ نەمامێک چاندووە لە بەتەمای لە بەهاری معقول نییە تۆ هەنارێکی پشکۆلە و چانەوە سایداتۆڵێ بۆ بەرهەمینی هەنارەکە ئەوە نەیانی چی و باتێ داماوە وایەوە نیە عینەن شتە ئێمە 10 بۆ 5 ساڵمانەوەیە بۆ بەتایبەت لە وارێ بێت دارێکەیە و دۆستێکمە لە وازانە سزای جەنابیشتە گێڕایەکە وابزان 15 ساڵ بێگەشە دەمێنێتەوە پاشتر کە بام بووە شتێکی واڵەن 7 ساڵە نازانم چوارە ئەلموهیم ئەوەیە چەکەرەیەکا دوای بەرزەبێتەوە هەروایە ینی پەروەردگار ئێمەی ئاژەڵانە دروست نەکردووە ئاسکێک لە ڕەحمی دایکی کێتە دەرێ دوای تۆزە پێگرێ من و تۆ وانین چکە ئەو ئەبێ وابێ کەس نییە فێریکە مەجان نییە چکە دایشی لەوانەیە لە دوای ئەوە دایکی لاوانە شێرە بیخوا بەس من و تۆ وانین من و تۆ ستێپ بە ستێپ شت پێ بین جا لە مناڵەیە ئەمە ئەزانین بەس کە گەورە بین لە بیربانە بنەوە یەکشت زۆر مهمە کە ئێمە ڕاهێنەران ئێستا من خۆم و خۆمیشی لەسەرەکەم ئەوەیە قەنەعەتی یەکتری بگۆڕین لەگەڵ گەنجەکانە بزات کە چاوەڕێی دەستی حکومەت نەبین ئیشمان بۆ بکە بە هیچ شێوازێ منیش مەبەست الاستقالە منه یعنی تەواو بۆیە ڕۆژ سێشەمە سیمینارێک ملەترێن ئەکادمی باسی خاوەنکاریەکەین چۆن بینە خاوەنکاری خۆمان واللهی ڕۆژی دینارێکت دەستکەوێ باشتر لە مۆزەفی بوون جاری وایە بۆ چونکە حکومەتەوە هەیبینی چیولێکە بۆ ئەو حکومەتەش خۆ زانین خوازان چەنی ماوەچابێت لەبەرەوە با ئێمە ئیستیقالی لێ بکەین کە ئێمە لە دەرەوە ئیشمان کرد لەسەر پێی خۆمان وەستاین هەر ئەو بەشی ژیانیشمان هەبێ باشترە چکە حڕین عیزەتی نەفست هەیە کەس ناتوانێت بوو کڕێ کەس ناتوانێت بدهێنێ بەم لاولایە کەس ناتوانێت زەختی لێ بکە بڵێ دەنگم پێ بە کەس ناتوانێت ئازادەکە و بکڕێ ئەمە زۆر مهمە کە ئێمە لە تەدریب باسە حالێن ئیشی لەسەرەکەین کە گەنج فێرکەین واز لە حکومەت بێنە. دکتۆر ئاسەوار و شوێنەواری ڕاهێنان لەسەر تاک چۆن مرۆڤێکی ڕاهێنرا لەگەڵ مرۆڤێکی ڕانەهێنراوە جیا بکەینەوە بەراوردیان بکەین. زۆر باش یەکەم جار کە کەناڵێک دەکرێتەوانێ مەجموعەیە موزیعی تیا دوای ساڵێک سێ موزیعەکانیان کە فەرقیانە یانیان هەیەتی باش جەناب پێشەوە دەستکەی بەکاری پێشکەشکاری ئێستا فەرقە دەیانیت من خۆم فەرقم هەیە زۆریش فەرقم هەیە فەرقەکە هیچی ئیڕانان یەکەم جار کە فێی سایقێبی یەکەم جار کە فێرەبی مەسەلەن شتێک بینایەک چۆن دروستکەی نایزانانی یەکەم جار کە پرۆژەیە گەبەی بەڕێوە هەر ئەبی بە فیلم دوای زۆر بە ئاسانترێکی بۆ چکە غەڵەتەکانی ڕابردوو خیبرەی ڕابردوو ئەزانی چۆنەکەی ڕاهێنانیش ئەوە جیاوازەکەیەتی تێگەی سێمە لە ماوەی ڕابردووە تێدەکس نیشتیمان هەبوو تێدەکس نیشتیمانە کچێک و ناوی بینایە لەوانە زۆرێک لە بینەران بینێبێتی هەر ئەوەندە تۆزە ڕاهێنانمان پێکرد پێش ڕاهێنان و دوای ڕاهێنان زۆری فەرقە بوو من دڵنیام 10 ساعتتر لەگەڵ خەریک بووینایە ئەمە 2 ساعت 3 ساعت تدریبمان پێکرد 10 ساعت لەگەڵ خەریک بووی زۆر فەرقەکە بەس بە مەرجێ
بیەوێ فێر بێ ئەگەر نەوێ فێر بێ فێر نابێ. بەڵێ دکتۆر باز لە هەرێمی کوردستان بکەین لە هەرێمی کوردستانە ڕاهێنان و ئەم بوارە لە چه ئاستێکدا جێگەی خۆشحاڵی و ئومێدەیان هێشتا ماوێتی بەشێکی جێگەی خۆشحاڵیە بەشێکی نە بەشێکی تەواوەتم سەقافەتی خەڵک الحەمدولillah وازیاکە بەرەو ڕاهێنان. بەڵام من دائما گلەیم زۆر لەسەر لەگەڵ مدربەکانە جاری وایە هەندێکیان پیان وایە تۆ بەخیلی پێبێ ئەوە نییە ئەدای هەندێکیان باش نییە. بۆ معلوماتە ئێمە چەند ساڵە خەریکی تەدریبین و لە 2012 بزات کە خەریکی تەدریبین و 5 ساڵە پێشتری ژۆک و محازر لە 2007ەوە تا ئێستا من نەچوم یەک دەورەی تیۆتی بڵم و یەک جار نەبێ ئەویش بابەتەکەی خۆم و تۆدۆکەونەری و تاردانە لەوە زیاتر ناڵێمم. من پێم سەیرە خەڵکانێکن ئەمڕۆ تەدریبی لە جەناب وەرگوت یا لە شێوە گوتۆ بەیانێ چێت تیۆتیم بۆڵێتەوە ئەخ دەی برا کەس نادناسێ والله نازانی چەند جۆر ئەدەواتی تەدریبی هەیە هەر بڕۆی لە شوێنێک ئاوتار بە یەکسەر پێێتەوە دیارە کەواتە ئێمە کێشەیەکمان هەیە لە ناو مدرریبەکان خۆیاتی کێشەیەکشمان هەیە لەگەڵ خەڵکی خۆمانە مدرریبمان هەیە زۆر بەقوتە هەمانە خراپ بەس هەشمانە زۆر بەقوت بەڵام وڵاتی ئێمە هەر قژزەرد بوو چاوشین بوو پێشتی سپی بوو بە زمانێکی بیانی قسەی کرد لە ماشەڵڵای لێ بە چەند تەڵیقە بەبێەوەی لێ تێبگا مدرریبمان هەیە سەدقاتی ئەو باشە منی ناسم معروفە باشە کەچی نایان ئیسفادە لەم بکەن هەم کولفەکەی کەمترە هەم ئیسفادەکەی زیاتر هەم بە زمانی خۆ قسە بووەکە. بەڵام الحەمدولillah خۆشبەختانە هەندێک موسساتی کوردیش شەریکاتی گەورە دەستیان ناوەتەوە ئێستا لەگەڵمانە تەدریبەکەن ئێمە و چەند شوێنێکی تر ئەمە خۆشبەختی ئەمە خۆشحاڵیە کە بۆی دەرکەوتووە پێویست ناکە و کولفەزیایە بە خەڵکی خۆمان هەیە بەهێزە لەو بوارەیە چکە ئێمە تەنها لەسەر ئاسی شەخصیش ناکەین لەسەر ئاسی موسساتیش دەکەین و ئاستی موسساتی زۆر مهمەیە بۆ چکە تۆ تەتویری موسسەیە کە ئەەکەی لەو بواری خۆیان تەتویریشتی زۆرەکە کەەوە یەکێکە لەوەی کە ئێستا ئێمە زۆر تەرکیزمان لەسەرێتی کەواتە ڕاهێنان باشی هەیە و خراپیشی هەیە بەڵام دوولایەنەیە تەنها ئەوەندە گرنگە ئینسان بزانێ ڕاهێنان بۆ وەرەگرێ. بەڵێ دکتۆر کۆتا پرسیارم کۆمەڵێکی و توێژمان هەن لە کۆمەلگەدا بەردەوام بەرخوردیان هەیە لەگەڵ خەڵکدا ئایا بە تەعامل و کارکردنیان بێ بە وتاربێژی بێ ئەمان تا چەند پێویستە بە فلتەری ڕاهێنانە جارێکی دیکە بچنەوە بۆ نمونە هەر لەم محامیەکەوە لە دکتۆریەکەەوە تا مامۆستایەکی ئاینی بۆ نمونە مامۆستایەکی ئاینی لەوەچێ بەردەوام هی ئەوە بێ ڕاهێنانێ بکات لە بواری وتاربێژیا لە بوتاری چ کاتێک پێ بکەنێت چ کاتێ دەنگ بەرز بکاتەوە چ کاتێ ئەهوەن بێ ئەمانە پێویستە جارێکی ئەمانش بە فلتەر و بە بواری ڕاهێنانە بچنەوە ڕاهێنان وەربگرن. تەمان لە زۆرێک لە وڵاتەکان بە کورتی با سوید بینەوە هیچ ئیشێک دەست ناکەوێت ئیلا بێت تەدریبێکی باشەوە گرتە بێ یا لە جامیع لەسەری یا پێشەوە بەسیترین شت ئەی دکتۆرێکە ئەبێ بزانێت چۆن لەگەڵ نەخۆش مامەڵاکە چونکە لە ئیمتیحانە بێت دانی دەرچێ ئەڵێ دەرناچێ ئەبێ بزانێت لەگەڵ نەخۆشات چۆن معامەلاکە ئیتر لێرەوە بیگرە بۆ هەموو شتێکی تر طبعاً هەمومان پێویستمان بۆیە پەرە بە خۆمان بین و لێت ناشارمەوە خەڵکێکی زۆر بۆیە سەرەکی کاریگەری وتار کەمە لە وڵاتەیە مع العلم لە عالەمی ئیسلامیە تقریبی لە هەموو هەفتەیەکە 1 ملیۆن وتارە درێ 1 ملیۆن وتار ئەگەر ئەم 1 ملیۆن وتارە هەزاری باش بێ هەزاری باشی بەردەوام بەس 52 هەفتەت هەیە لە ساڵێکە بە بەردەوامی وتاری بە قوت بە ئەو خەڵکەکە کە خۆی ئینسانە گۆڕدرێ بە دڵنیاییەوە پێویستکە پەرە بە خۆیان بن هەمانە زۆر باشە مشکلەمانەوەی کە لە زۆر باشە میتر واز لە خۆێنێ با بە تەمرین بە خۆکە با باشتر بی با نەوەستیت با نەیتەوە خوارەوە ئەو مشکلەمان زۆر هەیە لە بە خەڵکێکا کە هەر ئەوەندەی ناسرا ناسیانی تر احتیمام نایە خۆی حازر ناکە چێ بۆ کۆبنەوە خۆی حازر ناکە چێ بۆ قسەکردن خۆی حازر پێشکەشکارێکی هەیە بەرنامێکی میوانێکە لە بەرنامێ خۆی حازر ناکە نابێ کاکە بێ خۆ حازرکەی بزانیت چۆن قساکەی جلو بەرگەکەوت چییە ئەمانە هەمووی حساباتی لەسەر چونکە خەڵکەکەی بەرامبەرش سێرتەکە ئەو خوێنێتەوە لە بزانە مەشێ کاتە بەڵێ بەگشتی هەمومان پێویستمان پێیەتی پێویست ناکە لە ڕاهێنەر بێ خۆی میمەوێ خۆی فێرکە قەیچێک دکتۆر کۆتا قسە و پەیامت چیە شتێک من نەمپرسی بێ و پێویست کازەنا بد ئاماژەی پێ بکەیت بەسپاسی جەناب دەکەم جارێکی تر بەلامەوە گرنگکە کە هەر هەمومان بزانین گرنگی لە هاتووی چیە لە ژیانی ئینسانە کە لە تەدریبا زۆر ئیحتیمامی پێدەین لێ هاتووی وتم بریتە لە ئەنجامدانی کارێک بە کاتێکی کەم بە باشترین شێواز هەر کارێک بێ کە ئەمە هەتا لێ هاتوویەکانت زیاتر بوو پێویستت بە خەڵکی کەمترە خەڵک پێویستی بە تۆ زیاترە لێ هاتووی جاری وایە یەکسانە بە پارە یەکسانە بە ئەوەی بدناسن یەکسانە بەوەی کە هاوکاری خەڵکیشی زۆر بکەی بۆ لە بڕووی لێ هاتوویانە مامەڵاکە لەگەڵ خەڵک کەواتە من پێشنیارەکەم هەرێکێک لە ئێمە نەوەسی لەو بواری خۆمانە بزانین چییە بوارەکەی خۆمان دیاریکەین ڕاهێنانی زۆر لەسەر وەرگین خۆمان ڕاهێنان بە خۆمانەکەین نەچینە دەورێکە و مشکلە نییە و بزانین لای کێ وەرێگرین
تاوەکو بتوانین بەرەو پێشتر بچین بۆ خزمەتی کۆمەلگایەکی باشتر و تەحملیشمان هەبێت لە ڕاهێنانە. زۆر سپاس دەکەم دکتۆر گیان، زۆر سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست، سپاس بۆ ئێوەی ئازیزیش کە بینەرمامون تا بەیەگەشتنەوەی تر بەخوای گەورەتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.